بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ. گۆرانی بێژی کورد سامان عەبدوڵڵا زادا کە خەڵکی شاری بۆکانە و تا ئێستا نزیکەی 20 گۆرانی بە زمانی کوردی و بە زمانی فارسی هەیە و زیاتر لە بواری موزیکی پۆپدا کاری کردووە و چەند بەرهەمێکی هەیە و بەم نزیکانەش بەرهەمێکی نوێی بڵاو کردوتەوە کە بەرهەمێکی فۆلکلۆری کوردیە. قسە و باسی زیاتر لەسەر بەرهەمەکە کەم بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من قسە دەکەن. کاک سامان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ، ماندوولەبیتان پێ دەڵێم، زۆر خوشحاڵم لە پرۆگرامەکەتاندا میوانم و لە خزمەتتاندام سڵاویشم هەیە بۆ تەواوی بینەرانی خۆشەویست. زۆر زۆر سپاس. ئەگەر باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت، چۆن بیرت لەوە کردوتەوە کە بەرهەمێکی فۆلکلۆری کوردی بەم شێوازە دروست بکەیت؟ بەڵێ، والله ئەو جۆرەی کە باسان کرد ئەمە قبلن کاری کافم زۆرتر ئەنجام دەدا. پێم کارێکی جیاوازتر و تایبەتتر ساز بکەم لەبەر قاتیەوە کاری فۆلکلۆرم انتخاب کرد. کاری فۆلکلۆریش ئەو جۆرەی دەزانن قبلن زۆر لە هونەرمەندە خۆشەویستەکانمان قبلن ئیزرایان کردو، منیش پێم خۆش بوو بە شێوەیەکی زۆر تازەتر هەم ڤیدیۆکلیپی بۆ ساز بکەم هەم کارەکەش بێنمەوە گۆرانی. زۆر باشە. چەند وێنەیەکی کۆنت بەکارهێناوە، دەبوایە وێنەکان لەگەڵ ڕیتم و لەگەڵ ئاوازی گۆرانیەکە و لەگەڵ شێوازی گۆرانیەکە بگونجێن؟ بەڵێ بەڵێ، دەرهێنانی ئەم ڤیدیۆکلیپە ئەو موزیک ڤیدیۆیە کاکاوی مۆئینفەرە. لێرەوە سڵاوی عەرز دەکەم، ماندوونەبیونی پێ دەڵێم. کاکاوە بەلایەوە زۆر گرنگ بوو کە پێخۆش بوو ئێمە لە ئەو وێنانە ئەو شتانی کە بەکاری دەبین تا ئێستا نەبیندرابێت و ئازموونێکی تازە بێ بۆ بینەرەکان. لەبەر فاتیەوە گوتمان کە دەبێت چ بکەین کە ئەو شتە بێت هاتین لە زیرەکی دەستکردی استفادەمان کرای ئای کە وێنەکان ئەلبەتە لەو زیرەکی دەستکردەدا وێنەکان هەر ئەو حاڵەتی ڕەعالی خۆی بمێنێ، یعنی تەبدیل بە ئەنیمەیشن نەبێت. و یەکی کەش کە زۆر گرنگ بوو بەلایەوە سێریەک ڤیدیۆی تێدایە ئەو موزیک ڤیدیۆیە کە تا ئێستا نەبیندراوە لە هیچ کۆیەک بوو لە ئارشیوی زۆر قەدیمێکی خۆیەتی دەریێناوە بەکاری برد. زۆر باشە، کەواتە دواتر لەسەر وێنەکان زیاتر قساکەین، بەڵام با بەشێک لە بەرهەمەکە ببینین و ئەگەڕێینەوە. دەستەکانت خۆش بێ کاک سامان. کارکردن بەم شێوازە و با بەکارهێنانی ژیری دەستکرد کاتی زۆرەوێت؟ ئەرە وەڵاهی زۆر زمانێکی زۆر دەبا، کاتێکی زۆری دەوێت،
چون هەرەوەی قبلنی عرضم کرد ئێمە پێمان خۆش نەبوو حاڵەتێکی ئەنیمیشن بگرێت پێمان خۆش بوو مەسەلەن ئەکسی وێنەکەی مامۆستا حەسەن زیرێک هەر ئەو حاڵەتەی ڕعالی خۆی بمێنێت بە حاڵەتی ئەنیمیشن دنیا لەبەر کاتێەوە زمانێکی زۆری هەرە وەڵاوی ستووەکە ئەنجام بۆ کارە. زۆر باشە ئاماژت بەوە کرد کە ئەم وێنانە بێگومان وێنەی ئەرشیفین و هەر هەمویان وێنەی زۆر کۆنن و بەشێکی زۆر لە وێنەکان بۆ یەکەم جارە لە ناو بەرهەمەکەی تۆە بەکار هاتوون و بۆ یەکەم جارە ئێمە لە ڕێی بەرهەمەکەی تۆوە ئەیبینین. ئەم وێنانت لەکوێ دەستکەوتووە؟ بۆ یەکەم جارە ئەو بەرهەمانە زۆریان هی ئارشیوی کوردی کاکاوی مئینفەر بووە ساڵی 1340 حتا کۆنتر لەوەی ساڵی هیجری شەمسی ئێران ئارشیو بووە هەربوویەتی و لەم موزیک ڤیدیۆدا دەریخست. زۆر باشە تۆ کە پێشتر بە شێوازی تر گۆرانی دووتووە ستایلی تایبەت بە خۆتت هەبووە بە ستایلی و بە شێوازی جیاوازتر لەمە کارت کردووە بۆچی پێت خۆش بوو یان پێت باش بوو کە ئەم بەرهەمە بەم شێوازە دروست بکەیت؟ والله چون کاری فولکلۆر هەمیشە پێم خۆش بوو کارێک ساز بکەم کە تایبەت بێت و هەمیشە بە یادگاری بمێنێتەوە و هەمیشە ساسم دەکرد دێنێک بە موزیکی کوردی بەدێکارم کە پێم خۆش بوو ئەدای بکەم و پێم خۆش بوو کارێکی فولکلۆریش بێنم چون تا ئێستا کاری فولکلۆرم نەخوێندبوو من زۆرتر کاری پارکم دەخوێن هەم لە فارسیدا هەم لە کوردیدا کارەکان خۆ سەبکی نێو تازەی بوو جەدید بوو بۆلی پێم خۆش بوو کارێکی فولکلۆر بەو تایبەتمەندیە بخوێنم و جیاواز بێ لەگەڵ کارەکانی کەم و بە بهترین شێوە پێشکەشی بکەم. زۆر باشە یەکەم جار کلیپەکە یاخود بەرهەمەکەت پیشانی کێدا و ڕاوبۆچوونی چی بوو لەسەری و دواتر کە بەرهەمەکەت بڵاو بووەوە ئەوانی کە بینیان تێبینیان چی بوو لەسەر بەرهەمەکەت؟ والله ئەوەنجار کە پیشانی هەر ماڵی خۆمانم دا خانەوادی خۆم و دایکم و باوکم و هەمویان زۆریان پێسەید بوو زۆریان پێخۆش بوو ئەسڵەن چونکە ئەوانیش بۆ سن و ساڵێکیان هەیە و ئەسڵەن ئەو ئەکسانە ئەوانی گەڕاندەوە بۆ بیرەوەریەکی سەید بێ حەدیان پێخۆش بوو خەڵکیش کە بڵاو بووتەوە چەند ڕۆژە زۆر کامنتی چاکمان بووە هەمووی پیانەوە خەنکارێکی یادگاری و تایبەتان ئەنجامدا و هەمیشە دەمێنێتەوە زۆریان پێخۆش بووە زۆریان پەیوەندی لەگەڵەوە بەقەرار کردووە لەگەڵ. زۆر باشە ئەمە وات لێ کات کە بەرهەمەی داهاتووشت هەر ئەم شێوازە بێت؟ واللهی نازانم لە ئەمەدا چی پێش دێر وەلی پێم خۆشە بەو جۆری کە کامنتەکان دەخوێنمەوە و پێشوازی لێکرا پێم وا بێ دەبێ بەرهەمی فۆلکلۆرۆوانە زۆرتر ئیجرا بکەم و زۆرتر بێنم شاید مەسیرەکەی موسیقیکەم عەوەز بێ زۆرتر بەم کارانە ڕابگەم و زۆرتر ساز بکەم لەم مدەکات. زۆر باشە بێگومان تۆ چەند بەرهەمێکت بە زمانی فارسی وتووە و تۆمارت کردووە و بڵاوت کردوێتەوە بۆچی حەزت کردووە ئەو چەند بەرهەمەت بە زمانی فارسی بێ؟ من وڵی چون بخۆم خەڵکی شاری بۆکانم شۆ سڵاوم دەوەتەوای خەڵکی شار جوانەکەی بۆکان وەلی بۆخۆم لە بۆکاندا نانیشم لە تاران دادەنیشم و ماڵەکەم لەوەیە خۆ لێرەش من تەواوی کاری موسیقی کلاسای موسیقی لە زۆر سنی کەمەوە لە تاران دەورم دیوە دەورەی هەم موسیقی فارسیم کار کردووە و هەم کوردیم کار کردووە بۆ پێم خۆش بۆ لە فارسیشدا کار بکەنم و زۆرم پێ خۆش بووە. بەڵێ لەگەڵ لە ئێراندا بەڵێ فارسەکانیش پێیان خۆش بۆ کاری فارسی ئیجرا. زۆر باشە لەگەڵ هونەرمەندان و ژەنیاران و گۆرانی بێژانی باشووری کوردستان هیچ پەیوەندیت هەیە؟ والله پەیوەندیم هەیە لەگەڵ پەیوەندی ینی بە سۆرەتی موزیک دەفەرموون مۆزیک و هەروەها گۆرانی بێژانیش. من لەگەڵ ئەسباوەلی هیچ ئێستا کارەکانم هەر بۆ خۆم خوێندومە لەگەڵ هیچ کەسێک کارێکم ینی پەیوەندیەکمان نەبوو پێکەوە کە کارێک موزیکێک تێنە دەرێت. زۆر باشە پلانت هەیە بۆ بەرهەمی ئایندەت؟ ئەرە وڵی هەر جۆری کە عەرزم کردن پێم خۆشەکە دیسان دەبێت زۆر بکەمەوە کارێکی تایبەتمەندتر لەوە ئەنیەوە کارە جۆرێکی پاسپۆرت بووە کە ناتوانم بگا دەبێت دیسان زۆر لەوە بۆ پێشتر کەوم و کارێکی فەوق العادە باشتر ساز بکەم.
لێرەدا تۆ خۆشە تەشەکورێکیش بکەم سپاس بکەم بۆ برایانی خۆشەویستم کاک سامانی سەیدە و کاک سینای سەیدا کە زەحمەتی ئەرێنج و تەنزیمی ئەم کاریان بەوەدەگرت بوو ئەوان ئەنجامیان داوە میکسەکەشی کاگانی کەریمی ئەنجامی داوە بۆ چەندین نەوازەندەش کە لێرەدا زەحمەتیان کێشا هەمووی ماندوونەبینیان پێ بڵێم تەشەکورێکیان لێ بکەم من موزیکەکانم زۆر بەشی لە تاران ساز دەکرێت زۆر بەشی دەبینیدا کوردستانە ینی ئەم هاتووم ئەو پەیوەندیم ئیجرا کردو مەسەلەن تەنزیمەکە لە کوردستان ئەنجام دەبێت ئاهەنگەکە لە تاران ساز دەبێت یان نەوازەندەکە لە تاران ئیجرای دەکات بینی تاران و کوردستان ئەو پەیوەندیمان بەقەرار کردووە کە موزیکەکە دەدەین بە چەندین جگا هەموو کاری سەر دەکەن کولی موزیکەکانی هەردیش و وا بووە. بەڵێ سامان عەبدوڵڵا زادا سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی زۆر سوپاس بۆ تۆ.